بەڵام ڕەگە سبەینێت لە گۆڕین بۆ گۆڕینی سیستەم و دەسڵات و ئەم شتانە بابەتێکی تر بێت ئەوە حیزبی سیاسی دەتوانێت تەحەکومیەوەکە حیزبی سیاسی دەتوانێت نوێنەری بکات کەسایەتی سیاسی نوێنەری بەس لێرە ئەوەی کە لێرە ئەگەر کەسایەتی سیاسیش بێ ئەبێ لە ماڵۆ جێ بێڵێ لە مەقەڕەکەی جێ بێڵێ کەسایەتێکی مەدەنی سیڤیل بێلایەن سەربەخۆ لێرایە بۆیە ئینشەڵات بەردەوامین لەو چالاکیانە خەمی هەمومانە یعنی ئێمە ئەم ستافەی کە لێرە ئێمە برانە کەسمانەیە لێرە کاگە ئیشی دەکرێت چییە؟ مناڵی نەخۆشە دەرکرانە ئیشەکەی یعنی تۆ ئیتر چیتانە یعنی چی بکات یعنی کابرا یعنی لە شڕوم کوردستان بڵێنەوە بارکەن و بڕۆن کۆی لە کاری دێمەشتوکاران گێژ بۆ سەرمان جۆمان تاسە گەندەم و سقای شەڕی کوردکوژی بە ئاوازی ناپاکیەوە بژەنن لەو کۆشک و باڵەخانە نەژدا کە بە کەللەی سەری ئێمە هەڵتان چنیون بەدەم یەکترێ و بە مەرجی ئێمە پێدەکەن تەوانێتەکانی لێگەیە لەو ڕۆژەوە ئێوە کار بەدەستن شەیتان بە کاڵە و بۆ کار دەدەڕێ بارکردوە نیشتیمانە جێبێڵن ئەهلی مەلەکانی جەوت کەل لە بۆ شەردانی دارستان شەید و ئەنفانی شۆڕەش هەموو لێتان کەستن کە دەبینن کارانەکەی غەمی نیشتان کردوتە بەرماڵ و نوێژی مەرگی گەری ناو